بەڵێ بینەرانی ئازیز دیارە ئەمڕۆ ڕۆژی گیانی زمانی دایکەوە تەورەی یەکەمی بەرنامەکەشمان باسە لە باسکردن لەسەر زمانی دایک بۆیە منیش بە زمانی دایکمە مەوێ بڵێم دووبارە سڵامتان بۆ بینەرە ئازیز و بۆ شەویستەکە هەریاگی و هەندێ ئینسان شو شانازی پا زمانەیەوە کەرۆکە هەنەجا هەر شێوێ و هەر یاگیەوە نەهان خوای گۆرە کە هەر زمانیش بنە بەخشۆ بە شانازیۆم شۆ ئازمانەیە پارێزنەوە قسەش بنەکەرەوە پنەش بنویسۆ بە شانازیش بۆکەرەوە بە کللتوری وە بە شێوازی بێڕەسەنی باز و شۆ دیارە ئێمەچ زمان و ئیما زمانی هۆرامیە هیوادارێن مێ گرما شانازی پا دۆڵەمەنی زمان و نەتۆ کوردی کەرمێ هەرکۆ هەنمێ بە گیانی برایانە بە سوود و وەرگێتەی جە ئەزمون و زمانەکاتەری و هەر چابارێکۆ بەش و یەکەم و بەرنمەکەێمە باسکردەیەجە ڕۆجیهانی زمان و ئەڵێ کە گر ساڵێ 21 و مانگۆ دوێ کە ساڵ 1990 تقریبان ئی کللتورە دروست بێن پسە یادکردێ و ئاستەیە و ئازمانە کە ڕەنگە مەترسی لێرە شێشا سەر بۆ یا و خۆت هۆکاری و با پێیانەیە بەرەو لاوازی بڕوە بلا مشۆ گەرم و گڕیشە دریەوە بنێ. دەسۆژ و ماوسەیامنی هەر زمان و ئەم زمانی هۆرامیە و ئمە چی تەوەرە نەگەرەکمانە گرنگی دەمێ بە زمانی کوردی کە ئارۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە کە بە سۆرانی بیکەینەوە بە سۆرانی لەم تۆرێماندا باز لە زمانی کوردی دەکەین و باز لەوە دەکەین کە تا چەند گرنگە گرنگی بدرێت بە زمانی دایک وە لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی دراوە بە زمانی کوردی و کێ دەبێت پارێزەری ئەم زمانە بێت گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سالم حەسەن مامۆستای زانکۆ مامۆستاگیان زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا خێر بێت توش زمانی دایکی هۆرامی باڵێ بۆنۆ ڕۆژ زوان و ئاڵاییەوە دەزۆشی جە بەڕێزی تاکەر و دەزۆشی جە کەناڵەکە تاکەر و پێئی دیداریە زوان و ئەڵێ پشۆ پارێزنمی خانای قوبادی ڕەنگە 200 ساڵ زیاتر چێوەڵ ماچۆ ڕاستان مەواچان فارسی شەکەرن کوردی جە فارسی بەڵ شیرینتەرن پێچژنە دەوران ئیدنیا پێچژنە دەورانی دنیای پێکیش معلومان هەرکەس بە زوان و وش یعنی پێسە مافیوی سەرەتایی پشۆ گرد و زارەکە بتاوە منتقۆ وشانێ بە زارەکە وشە بوانە بە زارەکە وشە بنویسە پێینێ ئی کەلتور و زوانیە بەردەوام بۆ منەوێ یعنی مەکری و یعنی ئیسە عێراقەنە دوێ زوانی سەرەکی ماهن زوان و عەرەبی ماهن و زوان و کوردی ماهن یعنی حکوومەت و عێراقی مەکری و گرنگی بە زوان و کوردینەوە یعنی پسە دەستوری هەن بە هەمان شێوە حکوومەت و هەرێمی مەکری و گرنگی بە زاری و دو زاری تەری پێشێل کرد و یعنی ئیسە حکوومەت و هەرێمی کە یۆچا زارا زار و هۆرامیە 1000 ساڵی ئەدەبیاتش بنەنویسیانەوە کەلتوری دەڵۆمەند نژەن کەچی 30 ساڵ حکوومەتمان هەن تا ئیسە نەتەوانش بە شێوی فەرمی هەر منتیقەکە وشەنێ کە کەلتوری و دەڵۆمەند نژەن ئەدەبیاتی دەڵۆمەند نژەن یعنی منتیقەکە هۆرەمانی وشەنێ ئی زارە بەردەوام پنەش بوونی و پێینێ نەفۆتی و یعنی مە بوو ئێمە شو پارێزگاری چی زوانیە کەرمێ یعنی حکوومەت گرنگیش بنەدۆ فراغاسە مامۆستاگیان کەرمی شێوەزار و سۆرانی وەرانی عام و خەڵکی بیاوەنێ لە کوردستان بە گشتی کێ پارێزەری زمانی دایکە کێ دەبێت زمانی دایک پارێزە لەگەڵەوەی کە حکوومەت ئەرکێتی و لەگەڵیشیدا تا چەند کۆمەلگا ئەوەرکەیەکەوێتە سەرکە زمانی ڕەسەنی خۆی بپارێزێت بەڕێزم یعنی حکوومەت بە دەرەجەیەک یعنی لە هەموو دنیادا حکوومەت ئەبێ سنتەرێک شوێنێکی هەبێ پەیوەست بەوە بێ کە پارێزگاری لە زمانی کوردی بکە ئێستا بەنمونە ئێران دراوسێمانە بەنمونە بێنینەوە یعنی سنتەرێک شوێنێکی وای هەیە لە هەر شوێنێک پەیوەست بە زمانەوە کارێک بکرێ ئەبێ ئەو شوێنە ئاگادار بکرێتەوە بزانرێ یعنی لەو شوێنە پەیوەست بە نووسینێک بە لەوحەیەک بە هەر پەیوەندێک بە زمانەوە هەبێت ئەبێ ئەو پسپۆڕانە لە دەوائرێک شوێنێکیان هەبێ بۆەوەی لەوێ ئەو ئیشوکارە بکەن بەڵام بەداخەوە یعنی حکوومەتی هەرێم تا ئێستا نەیتوانیوە سنتەرێک شوێنێکی وادا بنرێ کۆمەڵە کەسی پسپۆڕی هەبێ خەڵکە ئیشو یعنی پێویستەکە لە کەناڵەکانە
پێویستەکە لە دەوائرەکانە لە هەموو وەزارەتەکانە یعنی کەسانی پسپۆڕی زمانی کوردی هەبێ بۆ ئەوەی گرفتێک هەر شتێک کە ڕوبەڕووی زمانی کوردی هەبێتەوە لە ڕێی ئەو پسپۆڕانەوە کاری لەسەر بکرێت. مامۆستا کە باس لە زمانی دایکەکەین ڕەنگە زۆر خەڵک پێی وابێ کە زمانی دایکی وڵاتەکەیە نەکی شخصەکان واتە زمانی ڕسمی وڵاتەکە یەکسانە بە زمانی دایکی هەمومان. ئەمە تا چەندێک وایەکە ئێمە هەر زوڵم لە خودی زمانەکانی تر بکەین یان شێوەزارەکانی تر بکەین یا هۆت بەشێکیش نەبین لە پشتگیری و پشتیوانی ئەو زمانەی با بڵێن بەستان دەردانراوە. یعنی مەبەست ئێمە ئێستا زمانی دایکی کوردستان هەمومان با بڵێن بە شێوەزاری سۆرانی قسەکەین زۆر جار لە پێنا و پارێزگاریکردن لە دروستکردنی زمانێکی ستاندەر هەر خۆمان زوڵم لەم ستاندەرەژەکەین ڕەنگە زۆڵم لە زۆر شێوەزاری تریش بکەین. بەڕێزم زمانی ستاندەر هۆکاری زۆرە یەکێکە بێ دەبیاتێکی دەوڵەمەنی هەبێ یعنی ئێمە بۆچی لاسایی نەتەوەکانی تر ئەەکەینەوە بۆ شتی تر ئەی بۆ لاسایی ئەوان نەکەینەوە بزانین زمانی ستانداریان چۆن دروست کردو ئایا ئەوان گرنگی بەزارەکانی تر نایەن یعنی گرنگی بە گشتی زمانەکە نایەن بۆ ئەوەی بمێنێتەوە گرنگی بە فەرەنگەکەیان نایەن کۆی ناکەنەوە خزمەتی ناکەن لە هەموو شوێنەکان و دام و دەستگاکانە کەسانی پسپۆردانانن یعنی ئەبێت تۆ هۆکارێکی ئاینی وەکو قورآانی پیرۆز لە زمانی عەرەبیە بووە بەهۆی ئەوەی کە پارێزگاری لە زمانی عەرەبی بکرێت لە خۆشەویستی ئاینەکە لە ناو پێشزاین لە لای هێندیەکان لە خۆشەویستی تەقسەدینیەکان گرنگیان ناوە بە زمانی هندی و پارێزگاریان لێ کردووە دواتر نەتەوەکانی تریش ینی لە ناو نەتەوەی ئێمە لە خۆشەویستی لەوە چێ نەتەوایەتی بوو بێ کاتی خۆی کۆمەڵە کەسان هەستاون کاریان کرد بێ لە کۆکردنەوەی فەرهەنگا لە نووسینی زمانە بەڵام بەداخەوە یعنی حکوومەت ئەبێ گرنگی بە لە هەموو زارەکان بکاتەوە کار بۆ هەموو زارەکان بکە چونکە هەمویان بەشێکن لە زمانی کوردی یعنی تۆ ئێستا گەر بیت و بڵیت زاری هەورامی یا شێوەی هەورامی ئەگەر بڵێ بەشێک نییە لە کورد ئێوە کەواتە تۆ ینی وەکو جەستەیەکی ئینسان کەواتەوە تۆ لایەکی کەلتور لایەکی ڕۆشنبیری لایەکی مێژوو سفر 1000 ساڵە دەبیات و کەلتور بە هەورامی نووسراوەتەوە ئێستا خێرە تۆ لە ناوچەکەی خۆیە یعنی مافی پێ نایە کە مناڵەکەی پێی بخوێنێ پێی بنووسێتەوە یعنی تۆ و فارسێک و تورکێک و عەرەبێک فەرقت چیە کە نێڵی زارەکە لە منتیقەکەی خۆیان پێ بخوێنێ پێی بنووسێ بۆ ئەوەی بەردەوامی ئەم زارە هەبێت بەڵام ئەوەسا بۆ هەنێ شوێن وانە بۆ نمونە لە ئەو ناوچانەی کە کرمانجن کتاب و خوێندن و حتا لەوحەی دایرەکانیشیان بە کرمانجی ئەنووسرێت پێ دوانیە هۆکارەکە ئەمەوەیە کە لەوێ دەسەڵاتێکی بەهێزتر هەیە زۆر ئەم قسەی بەڕێزە زۆر تەواو دەسەڵاتی سیاسی هۆکارێکی سەرەکیە بۆ بەرەو پێش بردننی دیالێک زار زمان بەرەو لووتکە بەرەو داڕمان کە دەسەڵاتی ئێمەش بەداخەوە زارەکان کە میرنشینەکان دەسەڵاتیان هەبووە هەر کەس دەسەڵاتی هەبووە لەو سەردەما گرنگی بە زارەکەی خۆیەوە ئێسش بەداخەوە لە حکوومەتی هەرێمە ئەم دەسەڵاتە کە هەیە لەم لا گرنگی بە شێوەی سلێمانی لەولا گرنگی بە بادینی ئەوە لەولا لە لۆڕکە کەوتووەتە دەوروبەری کرماشانەوە هەتا ئەچێتە خانەقین لە ناو فارسا تواوەتەوە ئەوە هەورامی کە کەلتورێکی دەوڵەمانی هەیە لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی نییە هیچ گرنگیەکی پێ نادرێ ینی ناکرێت دەسەڵاتی سیاسیە بێ بۆ هەمووان بێ نابێ بۆ بەشێک بێ و بەشێک فەرامۆش بکە زۆر باشە ماوەستا بەدەر لەو گرفتانەی باست کرد لە دوهۆک جۆرێکمانەیە و لە سلێمانی جۆرێک و لە منتیقەیەک با بڵێن یەک کوردیمان نییە یەک جۆر تەنانەت منهەجی کتێبخانەکان و قوتابخانەکانیش دەبینین زۆر بە کەم سەری زمانی خۆمانەکەین لە تابلۆی سەر دوکان و شەقامەکانەوە بیگرە لە ناونانی ئەو باڵەخانە و شارانەی کە لە شارەکان ئاکرێنەوە بە ناوی شەقام و شار و بە ناوی مناڵەکانیشمانەوە هەتا پێمان بکرێ لە کوردی دوورەکەوینەوە ئەم کللتوری نەنازین بە زمانی خۆمان و شەرمکردن لێی دیسانەوە گەرچی حکومە لێی بەرپرسە بەڵام بۆ بەو شێوەیە ئەڕوا ئەمەشیان با هەموو شتەکە نەخێنە سەر ئەستۆی حکوومەت ئەمایان پەیوەندی بە خۆمانەوە هەیە
يعني بەڕاستی ئەمڕۆ خەڵک بەس بیر لە مادە ئەکاتەوە. من مامۆسایەکی زانکۆم دەیان هاوڕێم ئەزانم مناڵەکەی خستۆتە مەکتەبێکی ئینگلیزیەوە بە پێی یاسا مناڵە بێ تا 10 ساڵ 11 ساڵ زمانی دایکی فێر بێ. یعنی ناکرێ تۆ لە مناڵەکە 2 ساڵە 3 ساڵە ئایپاتێکی ببەی بەدەستەوە و شانازیشی پێوە بکەی. ئەگەر میوانێکی هات بڵێ وەڵا شکر مناڵەکەم کچەکەم کوڕەکەم ئینگلیزیەکەی زۆر باشە، ئەیکەی فێری زمانی دایکیەکەی. کەواتە ئەمە خاڵێکی سەرەکی خۆمانین. جیلە ڕۆشنبیرەکەیە کە سەرەتا لەبەر لە جیاتی گرنگیدان بە زمانی دایکی بە زمانی خۆی کەلتورە ڕەسەنەکە زمانەکەی خۆی فێرکە. گرنگی بە چیەدات؟ گرنگی بە زمانێکی ئینگلیزی. بۆچی؟ ئەڵێ وەڵا باس بێنێ مناڵەکەم ئایندەیەکی ڕووناکی هەبێ. کاکە خۆ لە دەست دەرناچێت. تۆ جارێ وەرە مناڵەکە سەرەتا فێرست لەنگوێجی فێرکە کە زمانی دایکێتی، دوای قەچێکات 10 زمانی تریشی فێرکە. یعنی ئەمە بە پێی یاسا وایە ناکرێ. سەبارەت بە خاڵی دووەم کە بەڕێز باسی کرد، مەسەلەی لەو حاتەکە ئەوەی کە یەکەم جار باسمان کرد، یعنی ئەگە حکوومەت سنتەرێک شوێنێکی هەبێت بۆ ئەوەی هەرچی شوێنەکانە لە ناو شارە لەو حاتە فندقەکانە هۆتێلەکانە ڕێستۆرانتەکانە، یان ناکرێت تۆ بچیتە ڕێستۆرانتێک عەرەبێک بێت ئەو تابلۆیەش لەبەردەستایە هەمووی بە عەرەبی و بە ئینگلیزی نووسرابێ. ئەمەیە خەلەکەی زمانی ئێمە. نابێت تۆ یعنی لەو شتەی لەبەردەستایە بە زمانی کوردی نووسرابێ بخوێنیتەوە. یعنی لە هەموو ناوچەکانە بمبورە لە ئێستا لە دەڤەری هەورامان لە دەڤەری بادینانە لە سلێمانی ئەبێ بەو شێوەزارە هەموو لەو حاتەکان بنووسرێ، هەموو نووسینەکانی سەرفندقە ڕێستۆرانتە ئەبێ بە زمانی کوردی بنووسێت. بەڕاستی من لە زۆر لە دەمی خەڵکەوە بیستومە بۆ نمونە لە بادینان یان لە منتیقی هەورامان ئەگەر بێت و بە هەورامی مەسەن بنووسێ ئێرە فڵان شوێنە ئەڵێن ئەمە نابێ گرفت دروسە بێ خەڵک تێناگا خۆجیاکردنەوەی، بەڵام ئەگەر بە ئینگلیزی و عەرەبی و فارسی بنووسێ هەر زۆر تەبیعی و پێشکەوتنە. ئێوە خۆی خەلەکەمان لەوایە تۆ ناوچەکە شێوەزاری هەورامیە ئەمە بۆ بادینانیش دڵ بۆ بادینان بە هەمان شێوە ئەبێ ئەو خەڵکە خۆی فێری ئەو زارانە بکە. من زۆر جا بە خوێندکارەکانم وا ئەڵێم، یعنی ئێستا لە زانکۆی هەڵەبجە لە بەشی کوردی من خۆم زاریان پێڵم لە سمستەرێک بادینیان پێڵم لە سمستەرێک هەورامیان پێڵم ئەڵێم یعنی دەیان شتی باش لەوە چێ لەو دوو شێوزارە هەبێت تۆ سبێنەبی بە کەسێکی ڕۆشنبیر بۆ ئەوەی بێبەش نەبیت لەو بابەتە زانستیە لەو بابەتە ئەدەبیە لەو بابەتە ڕۆشنبیریە ئێبێ بەشێک لەو زارە بزانین. بەڵام ئێمە گرفتەکەمان ئەوەیە لایەنی نەتەوایەتیمان لاوازە. یعنی زۆر جات تەلەڤیزیۆنێک ئەگە هەورامەیەکی قسە بکە لەوە چێ بڵێ بیگۆڕە لەبەرەوەی ئەم نایزانێ حەزیش ناکە یا بادینیە قسەکە بیگۆڕە یا لە بادینان سۆرانیە قسە بکە بیگۆڕە. کەواتە ئەمە لایەنی نەتەوایەتیمان لاوازە و تێکەڵیمان نییە هەتا لە هەموو زارەکان تێبگەین و ئیسفادە لە بابەتی هەموو لایەنەی ئەو شوێنانە لە ڕۆشنبیرەکانیان ماوەسا ئەوە باسی حکوومەتمان کردیانی کە خەتاباری یەکەمە، بەڵام بۆ کۆکردنەوە بۆ خۆشویستنی تەواوی ئەم زاراوانە تا چەند گرنگە دەستگایەکی باشمان نەبێت کە پێگاتوی لە کەسانی پسپۆر کە بێت ئەم زاراوانە کۆ بکاتەوە و لە میدیا لە کۆڕ و لە پانێڵ و هەموویە وا بکە کە ئەم شێوەزارانە خۆشەویست بن. ینی من بۆ من کاتێک کە بادینی بێ بیگۆڕم، ینی وەکو خۆت ئاماژت پێکرد با خۆشەویستی بە هەوڵ بم فێری بم. ئەمەیان خاڵی سەرەکی پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە، پەیوەندی بە دام و دەستگاکانەوە هەیە کە ئەگەر یعنی خوێندکار زانکۆ تەواوە کات نازانێ بادینان لەکوێ، بە هەمان شێوە لە دەڤەری بادینان زانکۆ تەواوەکە نازانێت تا ئەمرێ سلێمانی نابینێ سلێمانەیەک تا ئەمرێ ئەوێ نابینێ. ئەگەر ئەو تێکەڵاوێتی هەبێ ئەگەر یعنی جیلە ڕۆشنبیرەکان ئارا پەیوەندی هاتوچۆ تێکەڵی زانکۆکان هەماهەنگی هەبێت. یعنی ئێستا من بۆ نمونە لە سمستەرێک ئاوتم بادینی بە خوێندکارەکان ئەڵێم
ئەگەر یعنی زانکۆ کولفە دابین کا بۆ خوێندکارەکان بڕوات هەفتەیە گوێ بگرێ لە نزیکەوە لە مامۆستای ئەوان یا خوێندکارانی ئەوان بێن بۆ لای ئێمە ئەم تێکەڵیە دروستە بێت هەم لە کەلتورەکە تێگا هەم ئەزانێت کە ئەمە بەشێکە لە خۆی زۆر باشە مامۆستا هەر پەیوەست بە ڕۆژی جیهانی زمانی دایک و دواتریش زمانی دایک ئەبێتە ئەو زمانە باوە و زۆرەی لە وڵاتمان هەیە ئێمە گرفتێکمان بەدەر لە قسەکردنیش لە نووسینە هەیە من دڵنیام ێستا ئەو توێژەرە بە ڕێزانی وە دڵنیام خۆشتە ئەو گرفتانە ئەگەر توش نەبوو بێت توشتێ بە دڵنیام توشت بووە بابەتی ڕێنووسە زۆر جار ناوەندێکی زانستی دەڵێ ڕێنووسەکەم بەم شێوەیە لایەنێکی تیژ دەڵێ بەم شێوەیە بۆ هەردووکیان هەر ڕاستە بەڵام بەراورد بە یەکتر بە هەڵەدانێن لێرە توێژە دەبێتە ینی گرفتی نووسینی ڕێزمانی کوردی سۆرانیشمان هەیە ئێمە لە شوێنێک گەنووسێ بنووسە ڕووبار لە شوێنێک گەنووسێ بنووسە ڕووبار لە سەرەتاوە ڕێ نایەوێ حوتی لە ژێرا بێ ئەمەش دیسانەوە چ گرفتێک دروستەکە بۆ توێژەران و بۆ جیلی نووسەران ئەماش بە هەمان شێوەی گرفتەکانی تر ینی من بەشێکی پێویست دەکەمەوە بەوە کە مامۆستای سەرەتایی کاریگەری هەیە مامۆستای کوردی سەرەتایی کە ئەو خوێندکارە ئەگە بە جوانی فێر بکە بە جوانی فێری نووسینی بکە بە جوانی فێری بە تایبەتی نووسین کاریگەری لە سەریان دروستەکە بۆ قۆناغەکانی تری داهاتوو بەداخەوە ئێستا ئەم مەسلەی ئەولەمە و ئەنتەرنێتە پیا بووە مناڵەکان ئایپاتی پێەیە ینی کەس قەڵەم ناگرێ بەدەستەوە باوەڕکە من لە زانکۆ زۆر زاپیان ئەڵێن بە خوێندکارەکانم یعنی 4 ساڵیت دوو جار هەموو داوای مەلزەمەکە داوای چیەکە ئیسینساخیەکە ئەوەی مامەسایاتێ یان دووجار قەڵەم ینی تا تۆ زیاتر بنووسی کارامەترە بی ببوورە مەسلەی ئەکادیمیاش هەیە ینی ئەو ڕێنووسە کۆمەڵی قسە و باسی لەسەر کراوە دیاری کراوە ئەوە لەکوێ بە دووا و بنووسێ بە ڕێکە حوتی لە ژێرا بێ لە ژێریانە بێ ئەو یاسای ڕێنووسەکە هەنماوەسەش گرفتەکەمان لەوەیە شتێکی ستاندار نییە باوەڕ پێکرا و هەموو کەس بڵێ باش ئەمە ڕاستە من هەر خۆم دوو توێژینەوە بڵاو کردەوە لە دوو شوێنی جیاواز هەردووکیان ڕێنووسیەکانیان مەسەن کۆمەڵێک تایبەتمەندیە و بخۆی بوو بە هەمان ڕێنووسیام لاگە لەو لا بمناردایە هەڵە بوو کۆمەڵێک ڕێ لە سەرەتاوە لایەک پێویستی و لایەکەوت پێویست نییە یعنی هەردووکیشی هەر ڕاستە ئەمە گرفتەکەیە ئەوە شەرە بێ بەسرێتەوە بە سنتەرێکی ئەکادیمی گشتیەوە کۆمەڵی پسپۆر بڕیار لەسەر ئەوە بدەن کە ئەمە بنەمای ڕێنووسی زمانی کوردی ئەمە بنەمای ڕێنووسی زاری هەورامی ئەمە هی بادینیە یان لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بن بۆ توێژینەوەکە زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە لە نێو خێزانیشدا ئەنی گرنگی بەمە بدرێت ینی زۆرجا کێشەیەکیش دروستە بێت لە نێو خێزانەکاندا بۆنە دوو هاوسەر شێوەزارەکانیان جیاوازە چی بکرێ واز لە تەعاسوب بێن بۆنە من هەر بمەوێ فێری هەورامی بێ مناڵەکەم ینی با فێری سۆرانیش بێ با فێری هەورامێکەش بێ بۆ نمونەیانی ئەمە باسەکەم یان بە پێچەوانەوە ئەمە تا چەند گرنگە گرنگی پێ بدرێت و ئایا چی بکرێت ینی وەکو شارەزایەک لە زمانی کوردی کە ئەم منداڵە سەر لێ شێواو نەبێ لەم دوو زاراوەیەدا ئەمەیان زیاتر پێوەستە بۆەوە پێشتر باسمان کرد ینی لە هەموو شوێنێ وا باشترە مناڵەکە لە سەرتاوە فێری زمانی دایکی بێ کە ئاوا تا بۆ نمونە پێنجی سەرەتایی کە بەو مەرحەلە تێپەڕی و زمانی دایکەکەی بە باشی فێر بوو دوای ئەوە قەیچێکە با زاری تریش فێر بێ با زمانی تریش بێ با ئینگلیزیش فێر بێ با عەرەبیش فێر بێ با گرنگی با هەموو لایەنەکانی تریش بێت ئەوەش کە مەسەلەی تێکەڵی ژن و ژن خوازی قەیچێکە من خێزانەکەم سۆرانی با مناڵەکەم با هەردوو زارەکەی فێرکەی با ئەویش بزانێ و ئەویش بزانێت یانی ئەتوانیت بەو جۆرە بێ کاتە مامۆستا لە کۆتاییە هەموو هۆکارانی باست کرد واکەن هەم شێوەزارەکان زمانەکان گرفتیان بۆ دووش بێ وەکو شارەزایەک وەکو پسپۆڕێک وەکو کەسێک کە دوو زمانی یان دوو شێوەزاری باش لە زمانی کوردی و دڵیان بادینیش ئەمە سێدانە شارەزای تا چەندێک باشە ئێمەش ئەو تەجروبەیە بکەین زیاتر بزانین لە وەرگێڕانە لە نووسینە گەڕانەوە بۆ وشەیەک ئەمە هیچ ئایبی تێدایە من دەستەوە با بڵێن وشەیەکی بادینی لە ناو نووسینێکما بەکاربێنم هەورامێک بەکاربێنم لە ڕووی زانستیەوە ئەمە هەڵەیە
لە ڕووی زانستیەوە هیچ هەڵە نییە هەموو نەتەوەکانی تر گرنگیان ناوە بە زمانەکەیان لە هەموو زارەکانە کۆیان کردووەتەوە یعنی زۆر ئاساییە ئێمە تێکەڵاویەک لەوە هەبێ ینی لە ناو نووسینە وشەی هەورامی بەکاربێنی وشەی بادینی بەکاربێنی شێوەی ناوەڕاست بەکاربێنی ینی زۆر ئاساییە یعنی ئەوە زمانەکە بەوە دەوڵەمەنە بێ کە تۆ ینی زۆر زاری زیاتر لە ناو زمان ئەبێتەوەی دەوڵەمەندبوونی زیاتر لە زمانەکە ینی زار نابێ بەهۆی گرفت بۆ زمان ینی بڵێ ئەگەر زاری زۆرە ینی ئەوەی کە بەڕێزیشە ئەڵێ ینی زۆر ئاساییە وشەی بادینی لە ناو نووسینە هەبێ وشەی هەورامی لە ناو نووسینە هەبێت ینی ئێسش بەشێک هاتووە بەڵام کەمە بەپێی پێویست نییە بەڵام ئەگەر تۆ فەرەنگەکە و زمانەکە و کۆ بکرێتەوە بنووسرێتەوە لێک بدرێتەوە لە فەوتان ڕزگار ئەکرێ شێخ محەممەدی خاڵەڵێ فەرهەنگ بۆ پاسی زمانە یعنی تۆ هەموو نەتەوەکان فەرەنگیان هەیە کۆیان کردوتەوە نووسیویانەتەوە لێک بەڵام ئێمە تا ئێستا ئەوە 30 ساڵە نەمانتوانیوە سنتەرێک دابرین بۆ ئەوەی گرنگی بە هەموو شێوەزارەکان بین هەموو زارەکان نووسینەکانیان کۆ بکەینەوە بۆ ئەوەی لە فەوتان ڕزگار بێت زمانەکەمان بەردەوام بێت زۆر باش مامۆستا کە ئێستا هەر سێکیشمان شێوەزاری هەورامی زمانی بەڵێ زۆر جار لەلایەن سۆرانیەکانەوە گلەیمان لێکرێت کە دوو کەس بکۆن و پێکەوە بە هەورامی قسەکەن و حساب بۆ کەسی کە ناکەن ئەوە بۆچی ئەگەڕێتەوە وەکو شارەزایەک لە زمان ئەمە پێویستە بەچیەوە کە بەم شێوازەیە بوون نە دوو هەورامی بکەم پێکەوە بۆستن بە ئیکەنەوە بە هەورامی وەڵاوە سروشتێکی زمانە یعنی تۆ لە شوێنێکە دوو هەورامی دوو سۆرانی ئێستا با بڵێن لە بەریتانیا من و تۆ بە شێوەی ناوەڕاست قسە بکەین یان لەوێ خۆ بە ئینگلیزی قسە ناکەین بەڵام پێم باشە وەک کەلتور ئێمە گەر لە شوێنێکا بین دە کەس پێکەوە کۆ ببینەوە من و بەڕێزاگە هەورامی بین بیکەی تۆ بە سۆرانی لەبەرەوەی ئەوان بە حاڵەتێکی تر وەکو لایەنە کۆمەڵایەتێکە تێنەگەن ئەگینا ئاساییە ناکرێ من لە بۆ نمونە لە بەغا بەڕێزە بگەم کە هەردووکمان هەورامین بە عەرەبی قسە بکەین یا ئەگە بە هەورامی قسەمان کرد ئەوە مەسەلەی عنسوریەتە هیچ پەیوەندی بە عنسوریەتەوە نییە ئەوە سروشتێکی تایبەتمەندی ئەو زارەیە و کە خوای گەورە پێی بەخشیوی تۆ ئەبێ بە زارەکەی خۆ قسە بکەیت مشکلەکە لێرە ئێمە زار نییە هەستەکەم ئێستا شێوەزار بۆ هەر تێگەیشتن هەستەکەم هەورامی هەر زمان بێت وەڵاوەش قسە و باسی زۆر لەسەری هەیە کە هەورامی زارە زمانە شێوەزارە بەڵام وەکو ئەوەی کە شەرەفخانی بەتڵیسی کە یەکەم جار زارەکانی دابەش کردووە کرمانجی و کرمانجی بەتەنادانە گۆرانی دانا و لۆڕی دانا و کەلم یعنی تر لە دوایەوە دابەشکردنەکان هاتووە یعنی تۆ ئەگەر بڵێ زمانە کەواتە لە زمانی کوردی جیایەکەیتەوە یعنی کەواتە زمانی کوردی کەلتوری چیە مێنێتەوە گەر هەورامی لێدا ببڕی بەڕێزم زمان ئەوەیە کە دەوڵەت دەوڵەتێتەوە ئەو دێڕەی خانەی قوبادی کە هەڵە نەبم خانەی قوبادی 1940 ژیاوە بۆ 1970 شتێک بەخوا نەبم بە هەورامی ئەڵێ کوردیەکەی من شیرینترەوە تێگەی لەم واتە ئەو خۆی نەک جیای ناکاتەوە نەک هەورامی زمانەکە هی کوردی دانێ واتە گەر بڵین زمانەمە دۆڵەمەندکردنێکە بۆ نەتەوەی کورد نەک جاکردنەوە ینی بۆ بێ بترسین بۆ مەسەن ڕقمان لێ یان پێمان ناخۆش بێ بڵین ئەم زمانەشمان هەیە مەسەلەمان لە ترس نییە ئاخر زمان ئەبێت بەڕێزم ئەبێ سنووری جوگرافی هەبێ ئەبێت دەوڵەتی هەبێ ئەبێ کیانی هەبێ بەڕێزم تا ئێستا عێراقدان بە زمانی کوردیا بە فەرمی نانێ یعنی زمانی کوردی زمانێکی ستاندار و ئەوە نیە ئەی هەورامی ئەبێت لە زانکۆ بخوێنرێ ئەبێ کەناڵی هەبێ ئەبێت یانێ سنووری جوگرافی تایبەتی هەبێت ئێمە گرفتمان لەوانەیە کە زمانە گرفت لەوایە کە خزمەتی پێ بکرێت گرفت لەوایە کە بیپارێزین گرفت لەوایە کە نەهێڵین بفەوتێت بەردەوامی پێ بدەین کە کەلتورێکی دەوڵەمانی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سالم حەسەن مامۆستای زانکۆ یاخوا بەخێر بێ سپاس بۆ خوا دەسەوەش بۆ مامۆستا گیان عەزیزت مادەی دەست و شمێ جوۆش بۆ یاخوا خێر بێ سپاس تاکەرو پێ ئیدیداری یاخوا خێر